بۆچی پرۆسەی ئاشتی لە تورکیا گیری خواردووە؟ ئایا وەک کارتی فشار لە دژی هەسەدە بەکاردێنرێت؟ Türkiye Cumhuriyeti'nin bir hukuk devleti olduğunu asla unutmamalıdır. دوای چەند مانگێک لە دەستپێشخەریە مێژوویەکەی باخچەلی و بە دەمەوهاتنی ئۆجەلان ئەو لیژنە پەرلەمانی کە بڕیار بوو زەمینەی یاسایی بۆ پرۆسەی ئاشتی بڕەخسێنێت هێشتا هیچ هەنگاوێکی کردەیی نەناوە. شرۆڤەکاران پیان وایە چارەسەری پرسی کورد بۆتە بارمتەی استراتیژی ئەنکەرە لە سووریا و چارەنووسی پرۆسەکە بە دۆخی ڕۆژئاوای کوردستان و چارەنووسی هەسەدەوە بەسراوەتەوە. چەند مانگێک لەمەوبەر دوای دەستپێشخەریەکی مێژووی و چاوەڕوان نەکراوی دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی بزوتنەوەی نەتەوەی مەهەبە و بە دەمەوە هاتنی بانگەوازەکەی لەلایەن عەبدوڵڵا ئۆجەلانەوە تورکیا چوە قۆناغێکی نوێەوە بۆ چارەسەری پرسی کورد. سوسیالیزما دموکراتیک بۆ ژیانە ئازاد بپارێزم. دوابەدوای بڕیاری پەکەکە بۆ چەکدانان و خۆ هەڵوەشاندنەوە پێگێنانی لیژنەی یەکریزی نیشتیمانی برایەتی و دیموکراسی وەک هەنگاونانی کردەیی بۆ ڕەخساندنی زەمینەیەکی یاسایی سیر کرا. ئەرکی سەرەکی لیژنەکە ئامادەکردنی پرۆژە یاسا بوو بۆ کردنەوەی کەناڵە سیاسی و یاسایەکان لە بەردەم پرۆسەی ئاشتیدا، بەڵام دوای تێپەڕبوونی چەندین مانگ ئەم لیژنەیە هێشتا لە بازنەی گوێگرتندا دەخولێتەوە و هیچ هەنگاوێکی کردەیی بەرەو ئامانجەکانی نەناوە. ئەمەش نیگەرانی و بێهیوایی لای لایەنی کوردی و چاودێرانی پرۆسەکە دروست کردووە. ئەگەر ئیرۆ مەجلسا تورکیای ئیمکانی دایکی کورد هەرن خۆلوێ زمانی خۆ بینە زمان ئیفادە بکەن ئەگەر تنەبە ڕاستی هێوی مە تشکستنێ جیبوونە کۆمیسیۆنی. لە ماوەی ڕابردوودا لیژنەکە دەیان کۆبوونەوەی لەگەڵ نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەکادیمیەکان کە سوکاری قوربانیانی شەڕی پەکەکە تورکیا و چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە ئەنجام داوە. هەرچەندە ئەمە هەنگاوێکی ئەرێنیە، بەڵام نەبوونی هیچ بەرهەمێکی یاسایی وای کردووە وەک میکانیزمێک بۆ کات بەسەربردن سیر کرێت. خاڵی هەرە جەوهەری خۆبواردنی لیژنەکەیە لە پێگەێنانی شاندێک بۆ سەردانیکردنی ئیمرالی و دیدار لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان کە وەک ئەندازیار و کارکتەری سەرەکی پرۆسەکە دەبینرێت. پشتگوێخستنی ڕۆڵی ئەو پرسیاری جددی لەسەر ئیرادەی حکوومەت بۆ چارەسەریەکی ڕاستەقینە دروست دەکات. شرۆڤەکاران پیان وایە هۆکاری سستی پرۆسەکە دەگەڕێتەوە بۆ هاوکێشەیەکی ئاڵۆزی ناوخۆیی و دەرەکی. لەسەر ئاستی ناوخۆیی هەرچەندە مەهەپە دەرگای کردوتەوە، بەڵام حکوومەت هێشتا نیگەرانی کاردانەوەی بنکە جەماوەریە ناسیۆنالیستەکەیەتی و ناوێت بە پەلە هەنگاوی وابنێت کە وەک سازشکردن لێک بدرێتەوە، بە تایبەتی پێشەوەی هیچ دەستکەوتێکی بەرجەستەی لە بەرامبەردا مسۆگەرکرد بێت. بەڵام هۆکاری استراتیژی و کاریگەرتر دۆخی ڕۆژئاوای کوردستانە. شرۆڤەکاران کۆکن لەسەر ئەوەی کانکەرە چارەنووسی پرۆسەی ئاشتی ناوخۆیی بەستۆتەوە بە چارەنووسی دۆخی ڕۆژئاواوە. ئامانجی سەرەکی تورکیا هەڵوەشاندنەوەی بەڕێوەبەراتی خۆسەر و تێکەڵکردنی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەیە لەگەڵ ئیدارەی نوێی دیمەشقدا بە شێوەیە کە هەژمونی ئەوان نەهێڵێت. تا ئەو کاتی هەسەدە ئامادە نەبێت سازشی ستراتیژی بکات، حکوومەتی تورکیاش ئامادە نیە لە ناوخۆدا هەنگاوی کردەی بنێت. بە واتایەکی تر ئەنکەرە چاوەڕێی ئەنجامی دانوستانەکانی سووریا دەکات پێشەوەی لە ناوخۆدا کارتی ئاشتی بەکاربێنێت. لەم هاوکێشەیەدا لیژنە پەرلەمانیەکە و چارەسەری پرسی کورد بوونەتە بارمتەی هاوکێشە جیۆپۆلیتیکیەکان.